ناوم جمعەیە تەمەنم 74 ساڵە من لێرە 12 ساڵ لێرەم شوێنەکەمان هێمنە ئەمانە پاکە تەندروستیە ڕێزگرتنە یارمەتیە هەمویان بە هەموو جۆرێک حەول ئەدەن ژیانمان هەنگوون بێ شیرین بێ گوڵ بێ بەڕاستی ئەمانە خزمی ئێمەن باوکمانن دڵمانن دایکمانن ئێمەش حەزەکەن یاخوا ژیانیان خۆش بێ لەشیان ساغ بێ دوور بن لە نەخۆشی شۆنیان بەهەشت بێ والله مرتاحم لێرەم ڕاشتم لێتم والله تاقەتم نییە لە شەڕ شتێکیان دوای خەرە منێم ئەمە دایکی والله بە تەلەفۆنی هاتوو دووکێکی شتم بۆ کەژی بۆنام دڵخۆشییان نەماوە لە دنیا خوایە بەخوا من نەخێر و خۆشم لە برادینە لە دایکم ئەمریکای کرد خۆشم لە خۆم نەدی خۆشیم لە خۆم نەدی بڵێم خۆشیێکم بینی بێ هەتا دایکم مابوو خۆشیم هەبوو کە ئەو ئەمریکای کردووە و خۆشیێن بڕا هەندێک جار کێشەکان لە لای دامەزراوەکە خۆیەتی بۆ نمونە ئێمە لەم دامەزراوەیەدا پێداویستیەکی زۆرمان بە شوێنی نیشتەجێبوونی زیاتر هەیە بۆ بەساڵاتوان بەتایبەت بەشی ژنانمان ئەگەر دیقەت بێ جاری وا هەیە ڕێژەی ژنانمان ئەگاتە 20 ژن 19 ژن لە 9 ژوورە جێمان کردوونەتەوە کە ئەمە ناگونجێت بە پێی ئەو پێوەرانەی کە پێویستە مامەڵەیان پێ بکرێت لەگەڵ بەساڵاتوانە ناگونجێ بۆ ئێمە ناچارین کە هەندێک جار یعنی بە زۆردایان بنین لە هەندێک شوێنە کە نەگونجاوە بۆ ئەو بەساڵاتوە هەندێک کێشەی کەمان هەیە تایبەتە بە کەمی ستاف یەکێکی ترە لەو کێشانەی کە ڕوبەڕوومانە بێتەوە بە بەردەوامی لەبەرەوەی کە کەم کەس ئامادەی تایە بێت لە ماڵی بەساڵاتوانە کارکە لەبەری کارکردن لەم ماڵەدا ناڕەحەتە بەتایبەت کارگوزارەکان بە بەتایبەتتر ئەو کەسانی کە ڕاستەوخۆ یارمەتی ئەو سوودمەندانایان کە پاککەوتن کە لە سەتی خزمەت گوزاریەکانیان ئەبێ پێشکەش بکرێ واتە ناتوانن پاک و خاوێنی خۆیان ڕابگرن ئەمە یەکێکی ترە لە کێشەکان یەکێک لە گەورەترین کێشەکانمان کە تا ئێستا بەردەوام لەسەر خەتین لەگەڵ وەزارەتی تەندروستیە و کێشەکەشمان چارەسەر نەکراوە ئەوەیە کە پزیشک لێرە ناتوانێت بمێنێتەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەو پزیشکانەمان بۆ نێرن پزیشکی مقیمن چەند مانگێک لێرن دوای ئەوە پزیشکا ڕوا چەند مانگێکی پێچێت تا پزیشکی کەمان بۆ هەیە بەڵام هۆبەی تەندروستیمانەیە 5 یاریدەدەری پزیشکی تایە بەردەوام چاودێریانەکەن و سەرپەرشتیانەکەن و هەر حاڵەتێک پێویستکە ئیحالەیانەکەن بۆ نەخۆشخانەکانی دەرەوە و لە دەرەوە چارەسەریان بۆ کرێ